ماوەی زیاتر لە 30 ساڵە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەرێم حکومڕانی دەکەن و لەسەر ئاستی دەسەڵات و دامەزراوە حکومیەکان هاوبەشی ڕاستەقینن، بەڵام لەسەر ئاستی حیزبی هەرێمیان بۆ دوو ناوچەی بەڕێوەبردننی جیاوازدا بەش کردووە و لە ململانێ و ملشکاندنێکی تونددان و ئەندامان و هێزە ئەمنیەکانی حیزبەکانیان لەسەر بنەمای ئەو ململانێ مێژوویە گۆش کردووە کە لە کۆنەوە لە نێوان هەردوو بەرەی دەسەڵاتدا هەیە تا ئەوەی گەیشتووە تا ئاستی هەوڵدان بۆ یەکتر تواندنەوە و شەڕی ناوخۆ. ئەو ڕێکەوتنە سیاسیانەش کە کراون لە نێوان هەردوو حیزبدا تەنها لەسەر ئاستی سەرۆکایەتی و کەسی یەکەمی حیزبەکاندا بووە و شۆڕ نەبووەتەوە بۆ نێو ئەندامان و کادیران و ڕێخستنەکانیان. هەر بۆیە لەگەڵ هەر تێگیرانێکی بەرژەوەندیە مادی و حیزبیەکانی هەردوو لاو سەرهەڵدانەوەی ناکۆکیەکانی نێوانیان ململانەکانیان بە خێرایی تون دەبێتەوە و ئەو ڕەخنانەی چەندین ساڵە خەڵکو و لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئاراستەی ئەو حیزبانەی دەکەن خۆیان لە بەرامبەر یەکتردا دانی پێدا دەنێن لە تاوانەکانی کوشتن و دزی و گەندەڵی و دیارنەمانی داهاتەکان. لە چوارچێوەی قوڵبوونەوەی ناکۆکیەکانی نێوانیشیاندا ئەو دوو حیزبە دەسەڵاتدارەی هەرێم هەرگیز گوێیان بە هەوڵە ئاشتی خوازیەکانی ناوخۆ لەلایەن حیزب و خەڵک و کەسایەتیەکانەوە نەداوە و لە سەردەمی شاخەوە تاکو شەڕی ناوخۆ و ناکۆکیەکانی ئێستاشیان لەسەر نەوت و داهات چەندین هەوڵی سیاسی و کۆمەڵایەتی و ناوخۆییان بۆ ئاشتەوایی و نەهێشتنی ململانەکانی نێوانیان ڕەت کردوێتەوە و بەردەوام بوون لەسەری تا ئەو کاتەی لایەنێکی دەرەکی دەستێوەردانی کردووە و ئەو کات بە بێوەستان کۆتاییان بە ناکۆکیەکان و زمانی هەڕەشەکردن لە یەک هێناوە. هەروەک لە شەڕی ناوخۆی نێوانیاندا گوێیان بە داواکاری و دەستپێشخەریەکانی کەسایەتیە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ناوخۆ بۆ ڕاگررتنی ئەو شەڕە ماڵوێرانکەرە نەدا تا ئەو کاتەی لەسەر داوای ئەمریکا لە چوارچێوەی ڕێکەوتن نامەی واشنگتۆن یەکتریان لە ئامێز گرتەوە. هەروەها نوێترین نمونەش سەردانەکەی چەند ڕۆژی ڕابردووی برێت مەکگۆرگ نوێنەری کۆشکی سپی ئەمریکا بوو بۆ هەولێر و کۆبوونەوەی لەگەڵ نێچیروان بارزانی و باڤڵ تاڵەبانی و پوبات تاڵەبانی کە ڕاستەوخۆ دوای سەردانەکە هەردوو لە گۆڕانکاریان لە زمانی بەیاننامە و لێدوانەکانیاندا هێنایە ئاراوە و بەگەشتبینی و هیواوە زمانی نەرمی گفتوگۆیان لە بەرامبەر یەک خستە کار و هەریەکە لە نێچیروان بارزانی سەرۆکی ماوە بەسەرچووی هەرێم و مەکتەبی سیاسی پارتی و باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامەیان بە زمانی گۆڵ بڵاو کردەوە لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوودا و بەر لە سەردانەکەی مەکگۆرگ لەسەر ئاستی سەرۆک وەزیرانی ماوە بەسەرچوو و جێگرەکەی بەیاننامە و وەڵامی توند ئاراستەی یەکتر دەکران و ئەو زمانە توند و زبرە لە ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکانی هەردوولا بەزەقی ڕەنگی دابووەوە. ئەمەش دەری دەخات کە یەکێتی و پارتی لەسەر ئاستی حیزبی و حکوومەت هەرگیز بۆ چوون و خواست و بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمیان بەگشتی لەلامەبەز نییە و گوێ بۆ داخوازیەکانیان ناگرن و تەنها بەرژەوەندیەکانی خۆیان بە هەند وەردەگرن تا ئەو کاتەی لایەنێکی دەرەکی دێت و فەرمانیان بەسەردا دەکات جا ئەو لایەنە وڵاتێکی هەرێمی بێت یاخود نێو دەوڵەتی.